عێراق بەم هەموو دەوڵەمەندیەوە ناتوانێت شێڵتەرێک بکات، ناتوانێت حەلێ بۆ ئەم سەگانە بکات. ئاوات خەسڵاو لێ بێت دەمێ بزانم ئەوڕۆ بۆچی هاتوویتە لێر ئەو داواکاریتان چییە؟ سڵاو لە بەڕێستان و 964 عزیز و خۆشەویست. من ئەمڕۆ لە سەیمانی تۆزێکە گەیشتەوەم هاتۆم لەبەرەوەی کە زانیم بابەتەکە زۆر خەفەتم پێ خواردووە و گریاویشم تەنانەت بۆ ئەو بابەتە ئەوە وای کرد لە من کە بێم بەزەین بۆ ئاژەڵەکان وای کرد بە من کە من بێم بۆ ئێرە، ینی ئەوەی کە لە بەغا ڕوویدا 20,000 سەگ و سەگی سەرجادەیان کوشتووە و ئەم سەگانە هەمویان تەنها یەکتەمەن نەبوون لە پۆپی یەک ڕۆژی تیا بووە هەتاوەکو گەورەکەیان و دایکی تیا بۆ کەسکی هەبووە پێچووی لەسکا بووە ئەمانە هەمووی کوژراون. بەڕاستی ئەمەی کردووە کارێکی زۆر قێزەوەنە طبعاً، بەڵام بەداخەوە ئەوانەی کە ئەو عەقڵیەتیان هەیە ئەوانە حکمی ئێماکەن. باشە بیانی ئەوان چییە بۆ کوشتنی ئەو سەگانە؟ ئەڵێ سەگی کۆڵانە بۆچی باشە و لەوانەیە پەلامار با و جێگایان نییە و ڕێگایانی عێراق بەم هەموو دەوڵەمەندیەوە ناتوانێت شێڵتەرێک بکات، ناتوانێت حەلێ بۆ ئەم سەگانە بکات بەداخەوە کە ئەم سەگانە بەو شێوەیە ئەکوژێ. من خەفەتیەوە خۆم کە ئەم کەم عەقڵانە بێن حکمی ئەم عەقڵانە بکەن، حکمی کوردستان بکەن. من خەفەت بەوە خۆم چونکە ئێمە هەمومان شەریکین لەم خاکە، هەموو شەریکین. ئەم خاکە هی ئێمە نییە بەتەنیا، ئێمە ئاژەڵەکانمان دەرکردووە، ئێمە کە دەرمان کردوون بۆ خۆمان کردو بەلانە بە خانوو بە هەر شتێک ئەبێ ئێمە جێگایەکیشیان بۆ بکەین، ئەمە ئەرکی حکوومەتەکە ئەمە بکات. باش ئاوات خان ئێوە داواتان لێ کردو نەقسەتان لەگەڵیان کردووان باسی دەکەن ناڵێن بەنیازی چین هەروە بەردەوام دەبن؟ ناخۆ ئەوان نەهاتوون بڵێن کاکە ئێمە بەیانی 20,000 سەگە کوژین، چوون هەمویان بە کوشتیانەوە بڵاویان کردێتەوە. ئەوان نەهاتوون پرسکەن، ئەوان نەهاتوون بڵێن کاکە حکوومەت هێرێمی کوردستان تۆ هەموو شتێکت بەباشی کردووە، تۆ هەموو شتێکت هین کردووە بە قانونی کردووە، ئێمە چی بکەین؟ تەواو ئەمە لە یاسای سەدامە، یاسای ساڵی هەفتەکانە کە سەدام داینا تەطبیقیەکەن. خۆ یاساکان نەگۆڕاوە ئێستا حتا لەو یاسای ساڵی 1970 بڕگەیەکی تایە کاڵێ بەهایەکانە بێ بکوژرێن و ئیسلاحاتکردن و نەمێنن. خۆ یاسا هێشتا ئیلغا نەکراوە، چەند ساڵە سەدام نەماوە ئەم یاسایی مرۆڤە هێشتا ئیلغا نەکراوە. ئەم یاسای سەگ کوشتنەشە لە دەستوری عێراقی زەمانی سەدام دایناوە. لە دەستوری عێراقدا هەیە سەگ بکوژرێ؟ بەڵێ هەیە، بەڵێ.